بەڵازان خۆشەویستانمان لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە کولتورێکی جوانی نێو کوردەواریمان دەکەینەویش پێشوازیکردنە لە حاجیانمان دەزانین وردە وردە سپاس بۆخوا حاجیان دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان پەیتا پەیتا بە لە ڕێگەی وشکانی و فڕۆکەوە پێمان هێشتا لە ڕێگەی فڕۆکەوە نەگەڕاوە دوێنێکەوە بزانم کاروانێک لە ڕێگەی وشکانیەوە گەڕایەوە هەرێمی کوردستان بەڵێ لە 20 مانگەوە چەند کاروانێک گەڕاوەتەوە بەڵام ڕێگەی ئاسمانی و نازانم باز لەو کللتورە جوانە دەکەین لە نێو کۆمەڵگای کوردەواریداوە ئادابەکانی پێشوازیکردن و ئەتەکێتی پێشوازیکردن پێویستە چۆن چۆنی بێ گفتوگۆی زیاتر دەکەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز نازەنین خان کەریم ڕێبەری ئەمرەکانان خاتو نازەنیە خوا بەخێر بێت ڕەحمەتی خوا لێ بێ ڕەحمەتی خواتان سوپاسدانەکەم خوا بەخێر بێ سەر چاوان ڕەحمەتی خواتان ئەمساڵ تۆزێک جیاوازتر بوو حەج و ئەو هەموو گەرما و بەداخەوەیان لە دەستدانی بەخوا حەیف وابوو ئەم کولتورەت پێ چۆنە دادە نازەنین و لە نێو کۆمەڵگای ئێمەدا دەبینی کە بە شێوازێکی زۆر گەرم و گۆر زۆر بە جوانی زۆر پڕخۆشەویستی پێشواسی لە حاجیان دەکرێت الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا المرسلين السلام عليكم ورحمة الله وبركاته والله أو حاجيانا كأتنا أو شوينا مباركة أو مراسم بيروزة أكن كزور مقدسة لدين إسلاما براستي جگای رێزە جگای خۆشەویستیە بەڕاستی ئیتر زۆربەی زۆری ئەو خەڵکە هەمووی مشتاقی ئەوەیەکە ئەو مەراسیمە جێبەجێ بکە و خوا بە نسیبی کا و ناوی بێتەوە ئەوەی ئەچێتە ئەو شوێنەوە ئەو خەڵکەش کە ئەچێ بۆ لای بەڕاستی ئەوان زۆر زۆر هیلاکن بەڕاستی زۆر زۆر هیلاکن لە ڕێگاوبان لەوێ لەو ڕۆیشتنەی لەوێ هەیە لە هیچ شوێنێ نییە زۆر ئەڕۆی بەڕێیا بەڕاستی شوێنەکان تەوافەکان سەفا و مەروە مینا مزدەلیفە ئەم شوێنان هیلاکێکی زۆر زۆری دیایە کە دێنەوە زۆر زۆر هیلاکەن بەڕاستی یعنی کە دێنەوە یەکسەر خەڵکە چێ بۆ لایەن و هەڵەکوتنە سەریان و نایاڵن ئیسراحەتکەن ئەوە زۆر زۆر ئازاریان پێگەینە نایاڵن ئیسراحەتکەن تێر بخۆن تێر بخۆنەوە تێر بخەون با دو سێ ڕۆژ بخەون با هەفتەیە بخەون با 5 ڕۆژ بخەون ئەنجا خەڵک بە ئیسراحەتی خۆی بچێ بۆ لایەن بە ئەوان ئیسراحەتکەن ئەنجا جوانترە چونکە ئێمە خۆمان بە عادەتمانە گرتۆ زۆریشمان پێ خۆشەکێکێتەوە لە حەج یعنی بڕابکە لەوانەیە جاری وهەیە بەقەد ئەوان دڵمان خۆش بێکاتین بۆ لایەن دڵمان پیانەکرێت بە کۆمەڵێ نورەوەیە نەوانێ ئەوان لایخوا خۆشەویست بوون و پاک بوونەتەوە ماشەڵڵا ئینشاءڵڵا هەمیان خوا لیان قبولکە بە حەجەل مەبروورەوەیە نەوانێ زۆر بەڕاستی هەر خۆیان خەمڕەوێنن کەیەنەوە زۆر بەڵام کاتێکە خەڵکەکەش خەڵک خۆی مرتاحە لە ماڵی خۆیەتی هیلاگنیە بەس ئەوان هیلاکن ئێمە ئەبێ ئەوە ڕەچاوکەین ئەوان کە هاتنەوە ئێمە یەکسەر نەک بە ئیسراحەت بچین بۆ لایەن پەلەمان چییە خۆی ئەم فەریزەیە نازەنی خان دوێنێ پێرە لەگەڵ حاجێکە قسەم کردکە گەڕاوەتەوە دو سێ جار عمرم کردووە سنەتی عمرم کرد بەڵام حاجەکە زۆر زۆر جیاوازترە ینی هەستێکی زۆر زۆر جیاوازترە کاتێکە تۆ ئەو فەریزە گەورەی ئەنجامەدەی ینی هەستەکەی کە بەستێکی جیاوازتریشی ئەو کەسێک کە حەج ئەنجام دەدات تۆ سەیری ئەوە کە لە ڕۆژی عەرەفاتەیە بۆ یەکەم جارە خوای گەورە لە ڕۆژەدا ئەبەزێتە ئەو خوای گەورەیە بۆ ئاسمانی یەکەم و لە عەبدەکانی داواکانیان جێبەجێکا وەرەگرێت دوعاکانیان قبوڵەکات لەو ڕۆژە خۆشەیە ئەوە زۆر زۆر خۆشە بەڕاستی هەستێکی یعنی ئێمەچین بۆ ئەمرە ئەو هەستەمان هەیە ئەو هەستە خۆشەمان هەیە هەبێ بۆ حەج هەستێکە هەبێ بڕواکە ینی شتەکان هەمووی زۆر جیاوازن لەگەڵ ئەمریا زۆر زۆر هەر مەراسیمەکان ئێسای ئەمرە تەنیا سەفا و مەروە و تەوافەکەی تو تەواو بەزەوە مینا و مزدەلیفێ و لە عەرەفاتە مێنیتەوە و ئیتر ئەم بەڕاستی شتەکانی جیاواز و هیلاکاتێکەشی زۆرتر و زۆر زۆر هەستێکی زیاتر خۆشتریشی هەیە بەڕاستی کاتە پێویستە کۆمەڵێک ئاداب ڕەچاو بکەین لە کاتی سەردانکردنی حاجیاندا ماشەڵڵا تۆ تەمەنێکت هەیە ئەگەر بزانیت جیاوازی چەند ساڵێک پێش ئێستا لە پێشوازیکردنی حاجیان چێ لەگەڵ ئێستا وەڵاهی ئێستا خەڵکەکە نازانم بڵێم زۆر بە زۆری ئەچن بۆ لای حاجیان جاران هەروە بووە هەر خەڵک زۆر چوو بە لای حاجی بەڵام نازانم بڵێم چۆن هایی لەوانێ پێشووتر لەگەڵ کەسێکی بەتەمەنا قسە مەکرێت زۆر قەدیم کەسێک کە لە حەجە گەڕایەوە حتمما زۆرجار بە پێ بوویان بە سواری وڵاغ بووە کە ئەگەڕایەوە بۆ لادێکە کە ئەگەڕایەوە بۆ شوێنەکە
نانێشتە ماڵ و لە مزگەوت دانێشتە و پێشوازێکی زۆریان لێ کرد خواردنیان پێشکەشە کرد هەر لە مزگەوتەکە بۆ هەموو ڕۆژێ سەردانیانە کرد زۆر بە پیرۆز سێریانە کرد کە ئەوە بە زمانی ئێمە نەبوو لە پێش من ئەوم بەبیر نایە ڕاستە وایە بیستومە بەس من بەبیرم یعنی بەبیری من ئەو شتە نەبووە بەڵێ شتێکی جوانە وەڵی تر وابێ ڕاستە لە باسی پێشوازیەکە کە باسمان کرد ئەوەی کە گرنگە ینی لەگەڵەوەی کە تۆ ئەم کەسە خۆشەویستێکی زۆری پێدەیت وە زۆر بە گەرم و گوڕی پێشوازی لەکەی کۆمەڵێک ئادابی دیکە هەن پێویستە ئەو ئادابانە چیەوە چۆن جێبەجێ بکرێت کاتێکە ئەم کەسە ئەگەڕێتەوە لە فەریزەی حەج دوعای بۆ بکەی ئینشاءالله حەج المەبڕور بێ خوای گەورە ڕەنجی بە زەیح نەدا خوای گەورە لێ قوبوڵکە ئەنجا ئەو کەسەش کەیێتەوە لەو شوێنە ئەبێ بزانێ ئەو چی وعدێکی بەخوایەوە ئەو کەسی کە چۆتە ئەو شوێنە وعدی بەخوایەوە لەوێ کە خۆی بخوایە گلا کردی بێتەوە هەر بەهاتنەوەی ئەبێ لە بیری نەچێتەوە بە بەردەوام بێ لەسەر ئەو وعدەی یعنی لە غەیبەت لە نەمیمەت لە ترازوبازی لە هەموو شتەکانی دنیا خۆی بپارێزی ئەو کەسە ئەبێ زۆر وریا بێ لەوەی کە حەجی کردو ئیتر تەواو تۆ بێ بەلای خواب گەڕێتەوە تەواو ئیتر بێ بە ئاگاداری و هەموو شتێ بکەیت عیبادەتەکان بەردەوام بێ نەگەڕانەوە بۆ سەر گوناحەکان بەردەوام بێ زۆر باشە هەنێک ئامادەکاری هەیە کە حاجیان ئەیکەن کاتێک ئەگەڕێنەوە بۆ پێشوازیکردنی ئەو کەسانەی کە سەردانیان ئەکەن ئامادەکاریەکان لە ئێستا لەوانەیە زیاتر بوو بێت تۆ چۆن لەو ئامادەکاریانە دەڕوانیت؟ وڵای تر وەکو بڵین هەنێ شت هەیە وەکو بەتایبەت ئەو کامێرایی کە حاجیان ئامادەی ئەگەن لەوانەیە هەنێکیشمان یادگاریمان لەگەڵ ئەو کامێرایە ڕەحمەت لێبێ وەکو ڤیدیۆ ئەیگرین ئەوانە ئینشاءڵڵا خوا بەنسیبان کا بچینە ئەو شوێنە هەمومان بەنسیبان بێ و حەجە بکەین ئەوە هەیە کە وەکو مەراسیمێک ئەیگرن کەوا و کەسەیەتەوە لە حەج و هەر لە مەتار هەر لە ئەگەی مەتارەوە هەر لە مەتاڕی گرن و خەڵکەکە پێشوازی لێ کات و بە خێراتنێکی گەرمێ کات و دێتەوە ماڵەوە ئەیگرێت و وتر خزم و میوان دێن لە لای دانیشتن و بە خێراتنێکەنە ئەوانە هەمووی یادگارێکی خۆش ئەمێنێتەوە بۆ داهاتوو. جیاواز لەم بابەتە جەنابتان وەکو ڕێبەرێکی عومرەکاران ئیدی وردە وەرزی عومرەش دەست پێکاتەوە ڕێنمایی چییە بۆ خەڵکی بۆ سەردانی کەرانی ئەو شوێنانە پێویستە چۆن تەعامولکەن مامەڵەیان چۆنی بێت زۆر جار باز لەوە دەکرێت کە کۆمەڵێک گرفت یاخو مامەڵەی نێوان ئەو کەسانی کە عومرە دەکەن پێویستە تۆزە جیاوازتر بێت و ئاگاداری خۆیان گرنگی ڕێنمایەکان چی بۆ ئەوان؟ وڵی جاری تریش باسمان کردو ئەوە وتومانە کە خەڵکە چێتە ئەو شوێنە ئەبێ زۆر سەبری هەبێ چونکە تۆ لە ڕێگایە گەرماتە بێ سەرماتە تایبەت لە مۆزی گەرمایە لەم کاتی گەرمایە تونیتە بێ بۆیە ئەبێ سەبری هەبێ وەک ماڵەوە نییە یان ئەو کەسانی کە تۆ لەگەڵ یان وەک ماڵەوە لەگەڵ ڕانە هاتون تۆ بە هەموو شتێ هەر نابێت تۆ ڕەببی ئەبێ بزانی لەگەڵ شیە تەعامولەکەی کۆمەڵە برادەری لەگەڵایە ڕەنگە یەکەم جاری بێ بیان بینی یان چەند جارێکی کە کەمتر بینی بێتنەوە کۆی ماڵەوە تۆ لەگەڵ ماڵەوە لێبوردنیان زیاتر بۆتە بێ هەنێک کەسێ عەسەبیە هەموو شتێ تۆ ئەتی بۆ ئەو شوێنە نابێت تۆ ڕەبی قسەی لەهو لەعب ئەمە لە قورئانە باس کراوە نابێ قسەی لەهو لەعب بکەی ئەبێ وریایی زمانی بی ئەبێ وریایی تەعامل بی لەگەڵ خەڵکە ئەبێ بە کۆمەڵێ سەبرەوە بڕۆی بۆ ئەو شوێنە ئەبێ بزانی هیلاکە بی زۆر ڕۆیشتنی تایە جاری وا هەیە تووشی ترانزیەتە بی لە ڕێگایە شەو ڕۆژ ئەمێنیتەوە لە مەتاڕە ئەبێ سەبر هەبێ گەر سەبر نەبێ لەو شوێنانە هەنێک کەسێ تەحمل ناکە هەنێک کەسێ شەڕە فرۆشێ شتیواتان بۆ هاتوۆتە پێشکە ئاوا بێت زۆر ئێمە لە مەتاری سلێمانی شەو ڕۆژێ ماینەوە نازام تارە سەقەت بوو بچی هەر نهات خەڵکێک زۆر ئێوە لای خۆی ڕێبەری ئەمرن ئێوە ئەزانن بۆ هەمان لێکن ئیتر هەنێ تووڕ ئەبوون بەم شێوانە ئێمە شەمانوت کاکە بەشکەم دوو شەویژنێ هەریەت بەس سەبەر بگرن زۆر جار باز لەوە دەکرێت کە ئەو خەڵکە بەگوێ ڕێبەرەکە ناکات یعنی زۆر جار ئەو شتانی کە مەفروزە بکرێت لە عومرەکەیە ئەو کەسە جێبەجێ ناکات ینی ئاخر ئیتر زۆر پیان ئەڵێن ئاوها نابی ئاوها بێ ئیتر بەعزێ باشە ئیترەوەی خۆی سەبری هەبێ بەعزێکیش تەحمل ناکات و یان
خوا هیدایەتی هەموو لایە بە. زۆر باشە خاتون نازانین سەبارەت بە سەردانیکردنی حاجیان بۆ پتوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی تا چەندێک گرنگە ئێمە منداڵەکانیشمان فێر بکەین لەگەڵ خۆمان دابی بێن کاتێککە حاجیەک دێتەوە بۆ ئەوی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزتر بێت. زۆر جوانە زۆر خۆشە بەڕاستی ینی چوون بۆ ئەوە هەم خزمایەتەکە هەم جاری وهەیە لەوانێت تۆ فترێکی زۆر دەمێ بێ یەکتریتان نەبینی بێ هەم خزمایەتەکە تازە ئەبێتەوە خۆشەویستی تازە ئەبێتەوە اینجا با مناڵەکانیشمان بزانن کە ئەمە فەرزێکی مقدس و گرنگە ئەبێ بکرێت. ئێمە بۆ کەسانی کە هەیانە فەرزە لە سەریان ئەبێ بیکەن مەگەر نەی بێ اینجا ئەوەیەکێکە لە 5 ڕوکنەکەی ئیمان ئەگەر پارەت هەبێ اینجا ئەبێ حەجیش بکەی ڕوکنەکەت تەواوە. ئەنج کوونە جاری وهەیە حاجەکان باسی حاجەکان ئەکەن ئەوش هەستێکی خۆشە بۆ ئێمە حەجمان نەکردو ڕێگەڵی لەوێیت بڕوا بکە کە ئەو باسیەکە ئەچیتە ئەو دۆخەوە کە ئەوانتیایی بوون زۆر خۆشە بەڕاستی. ڕاستە نازانین سەبارەت بۆی کە ئەو حاجیانەشی کە دەگەڕێنەوە پێویستە مامەڵی ئەوان چۆن بێت گرنگە ئەو عیبادەت و فەریزە گەوریان ئەنجام داوە دوای گەڕانەوەی لە حەج پێویستە تەعاملیان چۆنی بێت ئایا تا چەند گرنگە گۆڕانکاری گەورە لە هەڵس و کەوت و لە کار و کردەوەیاندا جێبەجێ بکەن. ئەبێ زۆر یعنی بەردەوام بن چۆنە ئیستیقامە من دایم بڵین ئەپاڕێمەوە خوا ئیستیقامەمان هەبێ ئەبێ ئیستیقامیان هەبێ لەسەر ئەو تۆبەی کە کردویانە تۆ چیتە ئەوێت تۆبەی یەکجاری ئەکەی تۆبەی پێڵێن تۆبەی نسوح تۆ ئەو تۆبەی ئەکەی بیتەوە یعنی ئاگال لە خۆت بێت جاری وا هەیە تۆ لەوانەیە لە تۆڕەیەکە ئاگال لە خۆت نەبێ زیادە ڕەوی بکەی بەڵام ئەوان ئەبێ ئاگال لێبێ کە تۆ حەجت کردووە زۆر جار پێڵێن تۆ لای خۆی حاجیت تراز و بازیەکان شت گرانەدا بۆیە ئەوەی کە هاتەوە ئەبێ زۆر وریابێ بە وریایەوە معاملە بکات لەگەڵ شتەکانە بەردەوام بێ لەسەر تۆبەکەی وریابێ لە گوناحەکانی وریابێ لە چاوی لە دەمی لە دەستی لە هەموو شتەکانی جسمی ئەبێ زۆر وریابێ کە تووشی گوناح نەبێتەوە دووبارە اینجا لە دەستی دەرچوو تووشی گوناحێ بوو زوو بگەڕێتەوە بۆ لای خۆ بزانێ ئەو حەجی کردووە ئیتر حەجێک جارە بەڕاستی. خاتون نازانین لەوانەیە پێش ئەوەی کەسێک حەج بکات بەتەمای حەجکردن بێ لای چەند کەسێک باسی بکات پێ بڵێن تۆ ئەمرت کردووە و چەند ئەمرەیەکی کرۆ پێویست ناکە حەجکەی پارەکەی بە فەقیر و هەژار ئایا تا ئەمە تا چنێک شتێکی دروستە ئەم قسەکردنە بە حاجیان واڵێن بەس ئەوە فەرزە بێ بکرێت ئەوە فەرزە لەسەر هەموو ئەو کەسانی کە هەیەە ئەوە ئەتوانێ من استطاع إليه ئەوەی کە بتوانێ ئەبێ حەجەکە بکە ئەنجاڵن تۆ چەند حەجەکە چەند عەمرە کردو چوارە کردووە ئیتر تۆ تاوە بە حەجێکە وانە حەج المەبرور عەمر المەبرور مثل حەج المەبرور يعني عەمرەی مەبرور وەکو حەجی عەمرەی قبول حەجی قبوڵە ئەنجا لەبری حەج ناکەوێت تۆ بێ حەجەکە هەر بکەیت. ڕاستە زۆر سپاس دەکەین نازەنین خان ڕێبەری عومرەکانیان خۆ بەخێر بەسپاس بۆم دەرفەتە زەحمەتێکی بڵالاتان